ئازیزانم دەکرێت بگوترێ ڕۆژانە گوێمان لە ڕاگەیاندنی جۆرا و جۆر و توندی گەورە کاربەدەستانی ئیسرائیلی دەبێت سەبارەت بە ئەگەر و نەگەری لێدانی دامەزراوە ناوچیەکانی ئێران چونکە وەکو جەختی لێ دەکەنەوە مایەی مەترسیە بۆ سەربوونی ئیسرائیل لە ناوچەکەدا. بەڵام لەگەڵ ئەو ڕاگەیان نەتوندانەدا هەست بەوە ناکرێت لە شەقامەکانی ئیسرائیلدا کاردانەوە هەبێ یاخود نیگەرانی هەبێ بەرامبەر بۆ خواستە ناوچیانەی کە کۆماری ئیسلامی ئێران هەیەی. ئەگەر ئیسرائیل لە خۆ ئامادەکردندا بێ بۆ هێرشکردنە سەر ئێران ئەوە نابێتە شتێکی دیار لەسەر شەقامەکانی ئۆرشەلیم. لە ڕۆژێکی گەرمی ئەم مانگیدەیەدا ئیسرائیلیەکان خەریکی کڕینی خواردەمەنی نوێن. لە بەشە کۆنەکەی ئۆرشەلیم کریسچیانەکان لە دەوری شوێنە دێرینەکان گرت بوونەتەوە و سەردانی شوێنە پیرۆزەکان دەکەن و بەهێمنی نوێژ و نزای خۆیان دەکەن لە کڵێسادا. هاوکاتی ئەوەی گەشتیاران بەنێو بازاڕە کۆنەکان و بازاڕەکانی تردا دەسوڕێنەوە. زمانی تند ئامێزی حکوومەتی ئیسرائیل دژ بە بەرنامە ناوچەکەی ئێران بەردەوامە. هەرچەندە تاران پێدا دەگرێت کە بەرنمەکەی ئاشتیانەیە، بەڵام پێدەچێت زۆرێ لە ڕێبەرانی ئیسرائیل دڵنیا بنەوەی ئێران هەوڵی دروستکردنی چەکی ناوچی دەدات. دانی ئەیاڵۆن جێگری وەزیری دەرەوەی ئیسرائیلە. هاودەنگیەک لە کۆمەلگای نێونەتەوەییدا هەیە کە نابێت ئایەتوڵاکانی ئێران چەکی ناوکیان هەبێت. ئەمە هەرتەنها لەبەر ئەوە نییە کە دژی یاسا و ڕێککەوتنە نێونەتەوەییەکانە، بەڵکو لەبەر ئەوەیە ئایەتوڵاکان ڕژێمێکی تابڵی مەترسیدارن. بەنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیری ئیسرائیل لەم ماوەیە ڕابردوودا داوای هەڵبژاردننی گشتی کردووە و لە ناوبردنی توانایە ناوچەکانی ئێرانی کردووەتە سەردەستەی کارنامەکەی. لە کۆبنەوەی ئەنجومەنی گشتی نەتەوەیە گرتوەکانیشدا ڕێک و ڕەوان هێڵی سووری دیار کرد. لە ناوجەرگەی ئۆرشەلیمدا کارداریەکان وەک خۆیانن لە دەمێکدا حکوومەتی ئیسرائیل زمانی خۆی بەرامبەر بە ئێران تونتر دەکات، بەڵام پێناچێ ئیسرائیلیەکان نیگەرانیان هەبێت. لە ئێران ناترسم بیریشان لێ ناکەمەوە ژیان وەک خۆی بەڕێ دەکەم هەرچیەکیش ڕوو بدات هەر ئەوەیە کە ڕوو دەدات. پێم وانییە کاریگەریەکی ڕۆژانەی هەبێت، لە خوددا دەپاڕینەوە شەڕوو نەدات. بۆ ئەم وڵاتە 8 ملیۆن کەسیە دەشێ هێشتا ترسێکی گشتی لە ئارادا نەبێ بەرامبەر بەوەی هەڕەشە لەسەربوونی ئیسرائیل هەیە کە حکوومەت دەیخاتە ئەستۆی ئێرانەوە. کێریش ڕەزوان عەرەبێکی ئیسرائیلی و خاوەنی دوکانێکی ئاڵوگۆڕی دراویە. دەزانێت هەر هێرشێکی لەشکری کارداریەکەی وێران دەکا، بەڵام دەشڵێ لەو بڕوایەدایە سەرۆکوەزیری وڵاتەکە ڕژ نەبێ لەو هەڕەشانەی دەیکات. ئەمانە هەمیان پرۆپاگەندەن وەها دەڵێن پێم وانییە شەڕ ڕوو بدات. نەتەنیاهۆ باسی شەڕ دەکات، بەڵام مەبەستی نییە. ئەو ڕاگەیاندنانەش بۆ گەلی ئیسرائیلە. جێگری وەزیری دەرەوەی ئیسرائیل دەڵێ لەو بڕوایەدایە تێگەیشتنێکی زۆر هەیە لەوەی نەکرد تەنها پێویستە بەرنامەی ناوچی ئایەتوڵاکان ڕابیگیرێ، بەڵکو دەبێت زۆر بە خێراییش بێت. بەڵام پێناچێ ئیسرائیلیەکان تەواو دڵنیا بن. ڕاوەرگرتنە گشتیەکان نیشانی دەدەن زۆرێک لە ئیسرائیلیەکان دەیانەوێت ئەمریکا لە دامەزراوە ناوچەکانی ئێران بدات و ئیسرائیل نەچێتە ئەو شەڕەوە.